یەکەم شت ئازیزان کاتێک کە تۆ ئەتەوێ لە زانستێک شارەزایی پیا بکەی بگەڕێ کتێبێ بدۆزەرەوە بە شێوەیەکی گشتی باسی ئەو زانستە بکات واتە کتێبێک نەبێ چوو بێتە ناو مۆزوعێکەوە زۆر بە وردی نە بە شێوە گشتیەکەی باسی زانستەکە بکات باشە کتێبێکی لەو جۆرە بدۆزەرەوە واتە باس لەوە بکە ئەم زانستە پێناسەکەی چییە قوتابخانەکانی کامانن بەشە ئەساسیەکانی کامانن اینجا بۆ نمونە شێوازی لێکۆڵینەوە لەم زانستا چییە مێژووی ئەم زانستە کامەیە هەر زانستێک کە ئەتەوێ فێری ببی یەکەم جار بڕۆ خەریکی کتێبێکی لەو جۆرە بە مەچۆ بەشێکی سوچێکی بگریت و بڕۆیتە ناوی و خۆ مەشغوڵکەی بە کۆمەڵە وردەکاریەوە دوایی نەزانی کوێنی یعنی زانی و کچی وایە تۆ ئەتەوێ یەکەم جارتە حەزەکەین بەخا ببینی ئایا پێت خۆشە بە پەڕەشوت هەڵیگەن لە گەڕەکێکا بڵێن ئەم سعاتە لەم گەڕەکە بگەڕێ تەواویتەوە بەخایە نەخێت حەزەکەی خەریتەکەی ببینی بچی لە مەپار دابەزی کۆمەڵێ شوێنی تایە بەناوبانگ خەڵک بۆ ئەو شوێنانە ئەڕۆن تۆش بچی ئەو شوێنانە ببینی نەک حەل لە خۆتەوە بکەویتە گەڕەکێکەوە ئەو منتیقەیە بگەڕێیت و ئیتر بڵێ وەڵام من چوون بۆ بەخە وانە کەستان وا حەز ناکەن شارەزایی ئاوا پێیاکەن لە بەخە بۆ نمونە تۆ ئەڵەی بە من ئەمەوێ بێم بزانم ئەڵمانیا چۆن یەی بۆ لای منیش ئەو بم بۆ شارۆچکەیەکی نزیک ماڵی خۆمان هەموو شارۆچکە بۆ پیپشان ئێوە وا ناکا کە تۆ لە ئەڵمانیا شارەزابیت من بۆ ئەوەی بزانم ئەڵمانیا چۆنە چیم کردووە تەماشای نەخشەم کردووە هاتووم بزانم بەناوبانگترین شارەکانی ئەڵمانیا کامانە بۆ نمونە پایتەختەکەی بەرلینە زوو ئەڵمانیا کراوە بە دوولەتەوە پایتەختی ئەم لاش شاری بۆن بووە تەماشا ئەەکەم پایتەختی دارایی ئەوروپا شارێکی ئەڵمانیای ناوی فرانکفورت یەکێک لەو شارانەی کە زۆر جوانە و خەڵک پێی خۆشە بیبینێ شاری کۆڵنە اینجا شارێکیش هەیە زۆر بەناوبانگە ناوی میونشنە کۆنترین شاریش تریرە اینجا بۆ نمونە پایتەختی مەنتیقەکەی سەرەوە ناوی هێنا دووسلدۆرفە ئەم لا ناوی هێسنە ئەوەی هێسن ناوی ڤیسبادنە ئەم هەرێمەی ئەم لاش پایتەختەکەی ناوی بۆ نمونە ماینزە اینجا زمانی کۆن جوانترین شاری ئەڵمانیا درێزدن بووە لە کاتی جەنگی جیهانی یەکەمە دووەمە هێرشی کراوەتە سەر خاپور کرا من چیم کردووە من 3 جار گەشتم کردووە بەناو ئەڵمانیا هاتووم زۆر ئەم شارانی ناوم بردن هەمویان ڕۆشتم باشە ئێستاکە تەنها 1-2 شاری تۆزێ ناوبانگی هەیە و نەڕۆشتم ئێستا بیر لەوە ئەەکەمەوە ئەو دوانش بڕ بۆ لەبری ئەمەوێ بزانم ئەڵمانیا چوە بەڵام ئەمتوانی لەبری ئەمە بچمە ناو یەشێک لە هەرێمەکانە بچم تەنانەت ناو دەشت و دەر و بۆ نمونە کەناری ڕووبار و دارستان ئیتر هەر لەیا بگەڕامایە هەموو شوێنێکی ئەو شوێنە فێر بوومە بەس ئەوە کاتێک خۆشە تۆ لە هەمووی شارەزابی اینجا مەڵتیقەیەک وا لێ بکەی لە عیلمیشە بۆ نمونە ئێران لەوە چێ زۆرێکتان ڕۆشتبن ئێران منتیقی شیمالی زۆر بەناو خودی تاران و ئەسفەهان زۆر بەناوبان منتیقە کوردیەکان سنە و کرماشان و هەمەدان زۆر بەناو من ئەمانە ڕۆشتم بەڵام ئێستا حیفم لێ ئەسفەهانیان نەڕۆشتم شیراز نەڕۆشتم مەشهەد نەچووم منتیقی بەندەرعەباسیش نەڕۆشت ئێستا ئەڵێم ئەگەر ئەم جارە بچمەوە بۆ ئێران تر پێویست ناکە من هەموو جارە بچم یەکسەر بچم بۆ شیمال بڵێم شیمال خۆشە بەلایانی کەمەوە 2-3 ڕۆژ ئەسفەهان ببین دوایی کاکە بڵێم وەڵا ئێران زۆر کەم ئاتی کوێ گەڕاوی
نەڵێم وەڵا شیرازم نەبینی و ئەسفەهانم نەبینی و بەندەر عەباسم نەبینی. کوردستانی خۆمان بۆ نمونە هەر لە زاخۆ و دهۆک و هەولێر و ڕانیە و قەڵاتزێ و حتا وەکو کەلار ئێستا کوێنە ڕۆشتم لە خەیاڵمە خانەقین بێمەوە بڕیارە ماوە ئیلا بچم خانەقین ببین. ئەمە پێی ئەڵێن ئەو مەنتیقە گەڕاوە. بەس من بۆ نمونە چوومەتە نەمسا لە نەمسا تەنها یەک دوو شارم بینیوە. ڕاستە مەسەن ڤیەنا یەکێکە لە بەناوبانگترین شارە ڤیەنام بی بە شوێنەکانی ترم نەبینیوە. ئێستاکە پێم خۆشە بڵێم وەڵا ئەم سێ چوار وڵاتە ڕۆشتوم بەڵام زۆربەی شارەکانی بینی بێت. کەواتە عیلمیش وەکو گەشت و گەڕانی وڵاتان وایە نابێ بچیتە ناو سوچێکەوە ئیتر لەو سوچە بەقەت دکتۆرایەکی لێ بزانی بەڵام ئیتر هیچی تر نەزانی چونکە شتەکە سەقەت دەرەچێت. ئێستا بۆ نمونە زانستی شەرع تۆ کاتێکە باس لە زانستی شەرعیەکەن ئەبێ لەو لاوە کۆمەڵێ زانست هەن پێیان ئەڵێن علومی ئالە بۆ نمونە وەکو شارەزایی زمانە زانستەکانی زمان بۆ نمونە نەحو سەرف بەلاغە باشە مفردات فروقی لغەوی و ئەبێ تۆ لەما شارەزایی هەبێ باشە دوای ئینجا ئەمانە بۆ چییە؟ بۆ ئەوەی لە زانستە شەرعیەکان تێبگەی. زانستی شەرعی مەسەلەن گرنگترینی قورئان. قورئان خۆی دنیای زانست هەبێ بیزانی بۆی لە قورئان شارەزایی ئەبێ ئەم زانستانە بەشی خۆی شارەزاییت هەبێت چونکە کاتێکە شارەزایی لە هەندێک زانست نییە با لە هەندێک زانستی تریشا شارەزایی ئەکەویتە خەڵەوە یان ڕەیەکانت جارجار ئەوەنە زەعیف دەرەچێت وەکو چی وایە ئەسە من زۆر جار کە کتێبی هەندێک زانام خوێندوێتەوە هەندێک بیر و بۆ چوونیان هەبوو زۆر بەلام و جوان و سەرنجڕاکێش و بەخۆت بۆ وتمە ئەم زانای هەزار ساڵ لەمە پێش عەقڵی بەم شتەشکاو کەچی ڕۆشتم سێرەکەم لە بازە مەوزوعە ئەوەنە سادەیە ئەوەنە ڕەیەکەی غەڵەتە بۆ لەبەرەوەی چووەتە ناو مۆزوعێکەوە هەندێک شتی وازەحی نەزانی هەندێک زانستی ئاشکرای نەخوێندووە پێچی لێیاوە چۆتە ناو ئەوە لەویە هەڵەی زۆر زۆر وازەحی کرد. بۆیە زانایانی کۆن ویستویانە لە زۆرێ لە زانستەکان سەر دەرکەن وەکو ئێستا نەبوو. یعنی بۆ نمونە زانامان هەبووە با بڵێن ڕاغیبی ئەسفەهانی. ڕاغیبی ئەسفەهانی کۆمەڵە کتێبی هەیە لێکێ لە کتێبەکانە تەفسیل و نەشئەتی مۆزوعێک بۆ باسەکە بەڵام بۆی لە مۆزوعەکە تێوگەێنێ نمونەی فیزیای ڕووناکی هێناوەتەوە باسی فیزیای ڕووناکیەکە چا پێکەنینم بە چیە هات ئەمە تۆ وەرە ئێسا تەلەبەیەکی خۆ بە موسەقەفزانی زانکۆ لە خودی نمونونەکە تێناگە باسی فیزیای ڕووناکی هێشتا لە فیزیای ڕووناکیەکە تێناگە ئەو هەزار ساڵ نەمە پێش کتێبێکی نووسیوە مەوزوعێک بۆ تۆ ڕوونەکاتەوە ئەڵێ ئەزانی وەکو چی وایە هاتووە باز لە تیشک و ڕووناکی و ڕووناکیدانەوە ئەوانەکە. ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێستاکە خەڵک بێخەمە مەکتەبە تەمەڵی و ئیهمالی تەواو ئەکا لە مەکتەب ئەڵێ سینوسات بۆچی باشە مامۆستا بۆچی باشە ئەمەی باس کرد ئەمە تینووی عیلمی نییە ئەگەر تینوێتی عیلمت هەبێ مامۆسایەک زانایەک دەرسێک کتێبێ باسی شتێک دەکات لە خۆت و حەزەکی بزانی بەڵام ئەڵێ چی ئەڵێ بەخوا من کاتم نییە بەڵکو نەچمە ناو مۆزوعەکەەوە کابرا فیلمێک هەیە کابرا ئەوە جگەرەیە گەگرێ بە دەستی هێچ گەرە پێشێ تە بە دەسەکەی تری واکە ئێوێ ئەبی ئاوا و لێ بێ ئەوە نە حەزی لە فێر بوون بێ کە باسی مۆزوعێکەکەن حەزەکەی بزانی بەڵام لە دڵی خۆتا پێ دەڵێ ئەڵێ نا نەچتە پێشەوە بەخوا دنیای شتی تر زەڕور هەیە تۆ بێ بیزانی جارێ نزیکی ئەوە مەقبەرەوە ئەبێ ئەوە نە حەزی لە عیلم بێ بە زۆر خۆ بگری بڵێ وەڵای با ئەو کتێبە جارە سیر ناکەم جارێ بای گوێ لە محازەرەیە نەکەم جارێ با من ئەمە نەک تۆ بیکەن بە چاو تا بڵێ لای بە وانە